کۆمەری ئیسلامی و ڕۆژی جیهانی کرێکار. خەباتی بەردەوامی چینی کرێکار لە ئێران دوای ساڵها مقاومەت سەرنجام کۆماری ئیسلامی ناچار کرد کە ڕۆژی ئەوەڵی مانگی مەی وەکو ڕۆژی کرێکار بەڕەسمی بناسێ. دوا بە دوای بەڕەسمی ناسێنی ئەم ڕۆژە هەوڵدان بۆ کردنی بە ڕۆژێکی تاعتیلی ڕەسمی دەستی پێکرد. خەباتی کرێکاران هەنگاو بە هەنگاو ڕژیمی ناچار بە پاشەکشە کرد تا جێگایەک کە کۆماری ئیسلامی تاعتیلبوونی ئەو ڕۆژەشی سەلمان. هەنگاوی دوایی بە ڕەسمی ناسینی مافی کرێکاران لە بەڕێوەبردنی ڕێوڕەسمی سربەخۆی خۆیان لەم ڕۆژەدا بوو. هەوڵی کرێکارانی پێشڕەو بۆ بە ئاکامگەیاندنی خەباتێک کە لەم مەیدانەدا بۆ ئازادبوونی بەڕێوەبردنی ڕێوڕەسمی سربەخۆی کرێکاری دەستی پێکردبوو تا بە ئەمڕۆژ هەر درێژەی هەیە. ڕژیم بۆ ئەوەی کە بتوانێت ڕێوڕەسم و کۆبوونەوەکانی ئەم ڕۆژە لە ناوەرۆکی چینایەتی خۆی بەتاڵ بکات، لە هەوڵێکی فریوکارانەدا لە جیاتی ڕۆژی کرێکار حوتەی کرێکاری دیاری کردووە. بەپێی ئەم سیاسەتە فێڵبازانەیە حوتەی کرێکار هەموو ساڵێک حوتەیەک پێش ڕۆژی ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار دەست پێکات و لەم ڕۆژەدا کۆتایی پێدێت. لە ماوەی 6 ڕۆژدا لە ڕێگەی ئامرازە دەوڵەتیەکانەوە بۆ بەڕێوەبردنی ڕێوڕەسمی دڵخوازی دەوڵەت و خاوەنکاران ئامادەکاری دەکرێت. لە ڕۆژی حوتەمدا و لە کاتێکدا کە ئیتر هیچ نیشانەیەک لە خەباتکاری لە ناڕەزایەتی دەربڕین لە پێشکەوتن خوازی بە مناسبەتەکەوە نامێنێتەوە، ئەو جار ڕێوڕەسمی فەرمایشی دەوڵەتی بەڕێوە دەچێت. خانەی کارگەری کۆماری ئیسلامی ساڵهایە بەرپرسی بەڕێوەبردنی ئەم شانۆگەریەیە. خانەی کارگەر بەپێی ئەم ڕاستپاردەیە هەموو ساڵێک حوتەیەک پێشتر دەچێتە پێشوازی ئەم ڕۆژەوە. بۆ هەر کام لە ڕۆژەکانی ئەم حوتەیە ناوێک دیاری دەکرێت کە نیشانەدات بەپێی ئەم ناوە چ کارگەلێک دەکەوێتە دەستوری کاریانەوە. ڕۆژی یەکەم بە ڕۆژی نوێکردنەوەی پەیمان لەگەڵ ئامانجەکانی خومێنی ناودێر کراوە. بەرنامەی سەرەکی ئەم ڕۆژە لە تاران ئەوەیە کە کرێکاران بشنە سەر قەبری خومێنی و لە شارەکانی دیکەش بشنە چاوپێکەوتنی ئیمام جومعەکان. ڕۆژی دیوهەم وەکو ڕۆژی ژن ناو لێ دەبرێت. ڕۆژی جیهانی کرێکار کە نیشانی هاوپشتی چینی کرێکار سربەخۆ لە ڕنگ و جنس و ڕەگەز و نەتەوەیە لە پرۆژەی ڕۆژی کرێکاری کۆماری ئیسلامیدا دەبێتە ئامرازێک بۆ دووبەرەکینانەوە. ناوەرۆکی بەرنامەکانی ئەم ڕۆژەش لەلایەن دەفتەری کاروباری ژنانی نهادی سەرۆک کۆماری کە لە زمرەی دژبەژنترین ناوەندەکانی ڕژیمات دیاریەکرێت. ڕۆژی سێهەم ڕۆژی خزمەتکردن بە یاسای کارە. لەم ڕۆژەدا بە ناو نوێنەرانی کرێکاران و خاوەنکاران کۆبوونەوەی هاوڤەش بەڕێوە دەبن و هەردوو لایەن بەڵێنی خۆیان بۆ پابندبوون بە یاسای کاری دژ بە کرێکار دووپات دەکەنەوە. هەر بەم بۆنەوە میداڵی خزمەت دەدرێت بە کرێکاران و خاوەنکارانی بەناو نمونە. ڕۆژی چوارەم ڕۆژی پەیمان نوێکردنەوە لەگەڵ ویلایەتی خامنەییە. لەم ڕۆژەدا بە ناو نوێنەرانی کرێکاران لە تاران دەچنە دیداری خامنەیی و لە شارەکانیش چاویان بە نوێنەری وەلایەتی فەقێ دەکەوێت. ڕۆژی پێنجەم ڕۆژی کرێکارانی لاو و پەیمانیە. لەم ڕۆژەدا بڕیارە قەراردادەکانی کاتی و سپی ئیمزا کە ئەمنیەتی پیشەییان لە کرێکاران هەڵگرتووە وەکو یەکێک لە دەستکەوتەکانی کرێکاران بە پیرۆز دەناسرێت. ڕۆژی شەشەم بە ڕۆژی کرێکاران و معنەویەت ناودێر کراوە. لەم ڕۆژەدا کرێکاران دەچنە مزگەوتەکان و بە شێوەی بەرنامە بۆ داڕێژرا و عیبادە دەکەن. دوای 6 ڕۆژ بێنەوبەرەی لەم چەشنە سەرنجام ئەگەینە ڕۆژی جیهانی کرێکار. لەم ڕۆژەشدا نوێنەرانی خانەی کاریگەر و بەرپرسانی دەوڵەتی وەکو فەرمانداران و نوێنەرانی مەجلیسی ئیسلامی لە کۆبوونەوەی کرێکاراندا سوخەنڕانی دەکەن. لە دوای ئەو ڕێوڕەسمە دەستکردە کرێکاران بەپێی بەرنمەیەکی لە پێشەوە داڕێژرا و دەچنە دیداری بنەماڵەی کوژراوەکانی شەڕی 8 ساڵەی ئێران و عێراق. بەرامبەر بەم شانۆگەریە گاڵتەجارانەیە کە کرێکارانی پێشڕە و سەرەڕای هەر گوشار و هەڕەشەیەک کە بەسەریانەوەیە هەموو ساڵێک هەوڵەدەن ڕێوڕەسمی سربەخۆی خۆیان بەڕێوە بەرن و لەم ڕێگەیەدا ئامادەن بشنە زیندان و بە پێشوازی هەر مەترسیەکەوە بچن.